بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە سوڕەوان سڵاوتان لەبێت. بەهار و نزیکبوونەوە لە نەورۆستان باش. هیوادارم کە ساڵی تازە ساڵی بەدیهاتنی ئاواتی هەمووتان بێت. وەکو دەزانن ماوەی چەند ڕۆژە کە پێشوازی لە بەهار و هاتنی نەورۆز لە شار و گوندەکانی کوردستان دەستی پێکردووە و ڕۆژانە بینەری بەڕێوەچوونی مەراسماتێکی بەشکۆ دەبین لە کوردستان. بۆ قسە و باس لەسەر ئەم ڕێوەڕەسمانە و تەسیراتی ئەم جۆرە کارانە لە سەر ڕەوتی خەباتی خەڵکی کوردستان داوامان لە هاوڕێ حەسان ڕەحمانپەنا ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی تەشکیلاتی نهێنی شارەکان کردووە کە بەشداری ئەم بەرنامەی کۆمەڵەوە سوڕەوان بێ. تکایە ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ حەسەنم کاتتان باش، بەخێر بن بۆ بەرنامەی کۆمەڵەوە سوڕەوە. ئەم کاتەی ئێوە هاوکارانتان باش گوڵە جان، زۆر زۆر سپاس. سەرەتا سڵاوم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەگەر ئیجازەم پێ بدەی هەلەم سەرەتایەوە پیرۆزبایی هاتنی نەورۆز و ساڵی تازەی 1403 پێشکەش بە هەموو خەڵکی خەباتکار و خۆراگری کوردستان بە بنەماڵەی گیانبەختکردوان و سەربەرزانی شۆڕشی ژیان ئازادی بە خانەوادەی زیندانیانی سیاسی و بە هەمووی ئەو کەسانەی کە دڵیان لێدا ژیانیان بەهارانە بێت پێشکەشیان بکەم و هیوادارم بەهاری ئەم ساڵمان و نەورۆزی ئەم ساڵمان نەورۆزێکی پڕ لە شادی و خۆشی و دوای نەورۆز بێ کە بە جەمهوری ئیسلامیەوە دەگیرێ، نەورۆزی داهاتوو بێ جەمهوری ئیسلامی بێ و لە خزمەتتاندا. زۆر سپاس بەخێراتن تەکەم دووبارە کاک حەسەن. کاک حەسەن لە چه هەلو مەرجێکی تایبەت تا ئەم ساڵ بەرەو پێشی ساڵی تازە و هەروەها نەورۆز دەچین لە کوردستان و لە ئێران؟ ئەوەی ڕاستی بێت لە هەلومەرجێک بە نیسبەتی وەزعێکە لە منتەقەکەدا هەیە، لە دنیادا هەیە، لە ناوخۆی جمهوری ئیسلامیدا هەیە، هیچ کام لەوانە دڵخۆشکەر نییە، یعنی هیچ کام لەوانە شتێکی خەبەرێکی خۆشی تێدا نییە. لە ئاستی جیهانیدا خۆتان دەزانن دوو دانە شەڕی ماڵوێرانکەر، چه ئەوەی لە ئوکراینە درێژەی هەیە، چه ئەوەی لێرە لە غەزەیە. ئیتر ئەمڕۆ کە کەس ناتوانێت بڵێ شەڕی ئیسرائیل لەگەڵ حماس، شەڕی کوشتار و قەتڵ و عامی خەڵکی فەلەستینە، تایسە زیاتر لە 31,000 ئینسان گیانیان لە دەستداوە، 70,000 نەفەر بریندارە، زیاتر لە ملیۆنێک زیاترەوە لە حاڵی ئاوارەگیدان و کۆمەڵکوژیەکی دڕندانە و ئاشکرا بەڕێوە دەچێت. بۆیە ئەمە هیچ کامێکی خەبەرێکی خۆش نییە. خەبەری جەریاناتی ئیسلامی و کۆنەپارێز لە عێراقا، لە سووریەیە، لە شوێنەکانی دیکەدا ئەو مزاحمەتانی کە دروستی دەکەن، هەر هەمووی ئەوانە لە جێگای خۆیەتی. لە ئاستێکی گەورەترا تمەشا بکەین وەحرانی کۆمەلگای سەرمایەداری بە زۆر بێشەرمانە قسە لە سلاحی هەستەیی و سلاحی ئەتۆمی و ئەوانە دەکرێت کە ئەمە چه فاجعەیەکی بۆ بەشەریەت پێوەیە. ئەمارەوە نییە دوودانە دیکتاتۆر لە کورە بێت، لە رووسیە بێت، لە ئەمریکا بێت، لە هەر جێگایەک بێت، تەنانەت ناوهێنانەکەیشی دەبوو کۆمەلگای بەشەری وا بواە کە تەنانەت ئیجازەی پێ نەدایەتن ئێستا بە ئیستعارە بیڵێن، بە نهێنی بیڵێن، بە هەر جۆرێک بیڵێن، ئیجازەی شتێکی ئاوان نەدرایەت کە تەنانەت ناوی بێنن، چ بگا بەوەی کە بڵێن ئەوە لە دەستڕەستدایە و دوژمنەکانیانی پێ بترسێنن. بێکاری، هەژاری، گرانی، هەمووی ئەوانە سێبەری ڕەشی هەروەها لەو جامعەیەدا بەداخەوە لە ئاستی جیهانیدا ئیدامەی هەیە. ڕۆژ بە ڕۆژ ئیخراجی کرێکاران بەهۆی تەکنۆلۆژیا و بەتایبەتە هۆشی مەسنوعی ئەوانەش هەرچی زیاتر خەریکە سەرمایەداری بۆ ئەهدافی خۆی ئیسفادەی لێ دەکا. ئەمانە هەمووی بەڵاو موسیبەتە کە سێبەری بەسەر سەری بەشەریەتەوە دەگەڕێت و زەرەر و زیانەکانی دەگەڕێن. لە ئێرانە ئەگەر چاو لێ بکەین، کۆماری ئیسلامی ڕاستە هەڵبژاردنێکی بەڕێوە برد، بەڵام چه هەڵبژاردنێک خراپترین و بێڕەونەقترین هەڵبژاردننی تاریخی تەمەنی جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی کە لە 12 فەروەردین ناوتی نزیکەی 90% خەڵکی ئێران کوردستانی لێ دەرکەین و هاتن و وتیان ئابە جمهوری ئیسلامی و لە مقابلی نادا ئەویان بە خەولی خۆیان قبول کرد. لەم سەفەرەدا بەو هەموو تەقەلوبەی شەوکە کردیان 41% بەناو هەڵبژاردنەکەیانە بەشداری کرد. ئەو هەموو کێشەی کورد و تورکیان ساز کرد، لە ناو بلوچەکانە کێشەیان ساز کرد، لە لۆڕستان و لەوێ کێشەی قەومی و ئەوانەیان ساز کرد، لە ناو عەرەبەکانە حولی ئەوانەیاندا. بە هەمووی ئەوانەوە کە بازارگەرمیان کرد، توانیان بەو سێناریۆ سازیانیش کردیان بە قەولی خۆیان 41% خەڵیانی
بە 70% پێ و ئامارانە بێ 60% خەڵکی دەستی ڕەدینا بە سینگی جمهوری ئیسلامیەوە. ئەوانە ئەوەمان پێ دەڵێن کە ئەگەر ئەمڕۆ کە باز لە نەورۆزەکەین، ئەگەر باز لە چوارشەمە سووری بکەین کە بەرنامەکە ئێوە لەسەر ئەوەیە، هەمووی ئەوانە لە دڵی وەزیەتێکی ئاوا لە جمهوری ئیسلامی بچێتە پێشەوە. بەڵام بەداخەوە لە پەنای ئەوەدا ئێمە شاهدی فەقیرین، شاهدی هەژارین، شاهدی ئەوەن کە زۆر کەس ناتوانێت سفرەی نەورۆزی بڕازێننەوە. ئەوە خۆ موسیبەتەی ترەمێکی لەو جەژنانەیە کە نە جەژنێکی ئاینیە، نە جەژنێکی زۆر لەوەی ترە، جەژنی بوژانەوەی ساڵ و بەهار و دەستپێکردنەوەی ژیانێکە کە هەموو کەسێ بە پێشوازیەوە دەڕوە. کابرا خانمێک نتوانێت لیباسێکی تازە بکرێت، پیاوێک نتوانێت دەستێ لیباسی جوان بکرێت لە بەری بکە بۆ منداڵەکانی بۆ خۆی، بزان چه موسیبەتێکە. بۆی لە دڵی وەزیەتێکی ئاوادا ئێمە، بەڵام لە پەنای ئەوەدا گەرم و گوڕی تین و تاوی ئەو مبارزە و خەباتی ڕۆژانەیە کە ئاوری ناڕزایەتەکانی نەورۆزیش دەپێشێنێتەوە و هەر ئەم بەینانە بینیمان لە مناتقێکی زۆرە دەستیان پێکردوە. ئەوە نیشاندەری ئەوەیە کە وەزیەتی ئەم ساڵ بەنسبەتی ساڵانی پێشوو فەرقی هەیە، نیشاندەری ئوەیە کە شۆڕشی ژیان ئازادی کە کڵپەی لە کوردستانەوە کرد هەر وڵاتەدا بە گەرمی گوڕی دەڕواتە پێشەوە. میوارم لە نەورۆزیشە گەرم و گەشتر لە جاران مەراسمانە بگیرێت. بۆیە سەرجەم لە مەرجێکی ئاوادا کە لە باری وەزعەتی ژیان و گوزەران و بوونی دیکتاتۆرەکان و شەڕ و کوشتەرەوانە ڕۆژگارێکی ناخۆش، سەردەمێکی دژوارە، بەڵام لە باری خەبات و مبارزە و بەتایبەت لە ناوخۆی ئێرانە دڵخۆشگەرە، دەوارکنندەیە، جێگای هیوایە و ئەوە خاڵە گرنگەیە کە ئەم ساڵەکە لە ساڵەکانی پێشخۆی جیا دەکاتەوە. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. کاک حەسەن، خەڵکی کوردستان ئەم ساڵ زۆر زیاتر لە ساڵان گرنگیان با ڕێوەرسمەکانی ڕۆژی جیهانی ژن و ڕۆژی جیهانی زمانی دایکی و جلی کوردی و پێشوازی لە نەورۆز ئەدەن. دەکرێت بۆ وترێت ئەمە سەرچاوەگرت و لە ئاخەزی ژن ژیان ئازادیە؟ نەتەنیا دەکرێت بۆ وترێت، بەڵکو دەبێت لە 100% بڵێن تەسیری ئەو بزوتنەوەیە. دەبێت بڵێن کە ئەمە بارهەژ وتومانە بزوتنەوەی ژن ژیان ئازادی ڕۆحی ئازادی خوازی لەو کۆمەڵگایەدا دروست کرد، ئینقلابێکی فکری لە ئەفکاری جامعەدا هێناوەتە ئاراوە. تۆ ئێوە تماشا بکەن لە کوردستان، تەنیا لە کوردستان چاو لێ مەکەن، ئەو هەموو بێعەداڵەتیە کە دەرحەق بە ژنان بەکار دەبرا. ئەمڕۆکە کابرایەکی مەلایەکی مرتەجع ئاخوندێک لە شوێنێکە دەست دەبات بوو تەلەفۆنی ژنێک بزانن چ دەنگدانەوەیکی لە ئاستی جیهانیدا هەیە. لە جێگایشی ترە قەرارێک یا بڕیارێک یا دەستورالعەمەلێکی نەهاتهای حکوومەتی تەسویب بێ، بزانن چه هەرا و هەنگەمەیەک لە دژی سازە بێت. هەرو جمهوری ئیسلامی کە جاران 70% ڕێی خەڵکی دەهێنایەوە لە ناوەندەکانی ئەسڵی دەسەڵاتیشیدا بزانن چی بەسەر هاتووە. هەرو حکوومەتەی کەسانێک کە تاکو نێدوێنێکە دەوترا حەسەنی ڕوحانی و ئامولی لاریجانی ئەوانە بەدیل و ئەلترناتیوەکانی خامنەیین بۆ دەسەڵاتدارەتی و بۆ ویلایەتی فەقی، ئەوانە حەزبەکەن لە ناو خۆیانە. یعنی ئەوە چی ئەو کێشانی لەسەرەوەی شەدید کردووە ناڕەزایەتی خوارەوە. ئەمە منطقی مبارزەی سیاسیە، بە هەر میزانێک سەرەوە تووشی کێشە دەبن، بە هەر میزانێ فشاریان بۆ دێ، بە هەر میزانێ دووچاری بوونبەستە بن، لە خوارەوە فشار بۆ سەرەوە دێ و ئەو کێشانەی سەرەوەی تێدا دەتەقێتەوە. ئەو مەسەلە معروفە فارسی هەیە، ئاسپا دەرسەربالایی هەمدیگەر را گازمی گیرن. ئەوە سەرنوشتی جمهوری ئیسلامیە. لە ناو سپای پاسدارانە لە مێژە خۆوتراوە نەهادێکی ئاوا بە سەدان هەزار هێزی چەکدار و دەستگایەکی مافیایی بە چەکەوە و بە اقتصادەوە و بە ڕۆژنامە و بە تەلەڤیزیۆنەوە ناکرێت یەک دەست بێ، بەڵام تقریبەن یەکەم جارە ئالە و ئاستەدا کێشەکانیان دەتەقێتەوە، کۆمەلگا لێ ئاگدار دەبێت، خودی خامنەی دێ لەسەری قساکات و لەسەر وحدەت و لەسەر ئەوەی کە نابێ ئیجازە بدەین اختلافاتمان بچێت دەرەوە، کەس نابێت لەسەر اختلافات سەرمایە گوزاری بکە و ئەمانە نیشانەی چییە؟ بەشی زۆری ئەمانە لە بنبەستهایەکەوە سەرچاوە دەگرێت کە هەم بنبەستی اقتصادیە کە جمهوری ئیسلامی ڕێگاچارەی نییە. باشترین ڕێگاچارەیە کە ئەمڕۆ کە جمهوری ئیسلامی خەریکە بەڕێوەی دەبا و ڕەچاوی دەکات، هەر ئەو ڕێگاچارانەی سازمانی جیهانی درا و بانگی نێونەتەوەیی و ئەوانەیە. ئەویش فقط ئەوەیە کە فشار بێنن بۆ خەڵک، زیاتر بێ دەسەڵاتیان کەن، زیاتر ماڵیاتهای غێر مستەقیم و مستەقیم خەنە سەر ژیانی ئەو خەڵکە. بەڵام هەر ئەو ڕۆکوێنێکە ببینین کوڕی مەعاونی خۆی قەزاییە
یەکێ لە گەورەترین فاسدەکانی ئەو جامعەیە دەناسیت. جامعەوانە نبینی ئەوانە دەزانێ ئەمە دەبێ بە چی؟ ئەمە دەبێ بە ئاگاهی لە مێشکی جامعەدا، دەبێ بە قەزاوت لە مێشکی جامعەدا. کەسانی کە خەریکن دەسەڵاتی قەزای ئەم وڵاتیان پێەیە، کوڕەکانی خۆیان و بنەماڵەکانیان کە تەبعەن قابل لە باوشی ئاگادار نەبێت، ئەمانە فاسدتری مەوجوداتی ناو جامعەن، ئەمانە قەزاوەتی زیندەگی ئێمە دەکەن، ئەمانە ڕۆژانە دەیان و سەدان کەسیان لە ئێمە ڕۆژی چەندین کەس هەر ئەم ساڵەکە دەڵێن 30% ئەستی ئەدامەکان چوێتە سەرەوە لە ئێرانە، ئەمانە کردویانە. بنابەرین هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێت کە ئاگاهی ئینقلاب لە مێشکی کۆمەلگای ئێراندا کراوە. جا ئەم ئینقلابە جیاوازی هەیە لە بینیدا. لە کوردستانە زۆر زیاترە بە حکمی 44 ساڵ خەبات، 44 ساڵنا 44 ساڵ خەباتی چەکداری، خەباتی سیاسی، خەباتی جەماوەری، خەباتی حیزبی، خەباتی کۆمەلگای مەدەنی، بە هەمووی ئەوانەوە ئەوە بەدەست هاتووە. لە شوێنەکانی دیکەیشە ئێمە ئەیبینین ئەو خەباتی کە ڕۆژانە ژنان دەیکەن لە ناو میترۆکانە، لە شوێنی کاریانە، لە مەراسمەکانە، خەباتی بازنشستگان، خەباتی ماڵخۆراوان، خەباتی دایکانی شۆڕش، دایکانی لالە، کوێ هەمووی ئەمانە بە لە کوردستانیشان بۆیکانی بەڵێ بە تاکید بەبێ ئەوەی تەردیدمان ببێ، ئەوەی کە لە مەقابلی ئەو کەسانی کە تەردیدیان لەسەر ئیدامی شۆڕشی ژن ژیان ئازادی هەیە ئێمە هەمیشە تاکیدمان کردوێتەوە. ئەو جامعەیە ئینقلاب تێدا ڕووی داوە، بەڵێ بە سەرنجام نەگەیوە، بەڵێ پشووی داوە، ئەویش هۆکاری خۆی هەیە. ئەم هۆکارەکانی لە نەبوونی ڕێکخرا و لە نەبوونی هێزی سازماندرا و لە نەبوونی استراتیژیکی ڕۆشن بۆ سەرکەوتن، هەمووی ئەوانە لە پەلەقاژەی ڕاستی جامعەدای لە جۆرجتاونەوە کە تاوان بوو کردیان تێدا و دەیانویست کەسێکی کوڕیشا بێن و بیکەن بە حاکم و جامعە دەستی ڕەدی نابەسینجیەوە، بەڵام لەوەی کە دەستی ڕەدی نابەسینیەوە قازانجی کرد، بەڵام لەوەی کە دەیانویست شتێکی پێ بکەن هیچ لە هۆکارەکانی پاشەکشێکیشی ئەوە بوو کە نەیدەویست جارێکی دیکە بچێتەوە ژێر ڕچێفی ئەوانە. خۆ معلوم بەوانە زەرەریان گەیان بۆ حرەکەتە. در حاڵ ئەگەر کورتی بکەمەوە دەکات بۆی بەڵێ بشی ژیان ئازادی هەیە، بەڵام ئازادی ئیدامەی هەیە، بەڵام هەر ڕۆژ نمودێکا خۆی نیشانەدا. جاری وایە لەسەر قەبرستانەکان خۆی نیشانەدا، جاری وایە لە شەقامەکان خۆی نیشانەدا. دوێنێشەوەکە لە چوارشەمە سووریەکانە شعاری مەرگ بەر دیکتاتۆر جارێکی کاهاتەوە، معناوی ئەو شۆڕشە نەخەوتووەوە. ئەمەی کە ئێمە دەیبینین ئەوە تەکان و شەکانەکانی ئەم شۆڕشەیە بۆ حرەکەتی گەورەتر، بۆ بەرەو پێشوونی زیاتر. کاک حەسەن، من لێرە پرسیارێکم بۆ دروست بوو، باسی ئەو ئازەمەتەی شۆڕشی ژیناتان گرێگەر بینوێتان لە چەند ڕۆژی پێشوودا لە شارەکانی کوردستان بۆ یارمەتی بە سەریزەدەکان لە سیستان و بەلوچستان یارمەتی کۆ دەکرێتەوە، بەتایبەت لە شارەکانی کوردستان. ئەمەش پێتان وانی لە عەزەمەتی شۆڕشی ژینایە؟ بە تاکید تاسیری لەسەری بووە، بەڵام لە بیرمان نەچێت ئێمە لە ڕووداوەکانی تریشە وەختێک ئەو زەلزەلەی لە کرماشان هات، ئەو خەڵکی هەر لە ورمێەوە دەستیان کرد بە یارمەتی کۆکردنەوە لە شارەکانی شمالەوە، لە شنۆ، نەغەدە، پیرانشار، مەهاباد، بۆکان، هەتا لە بۆکان هیچێک لەو هەڵسوڕاوانەیە کە گیانی بەخت کرد و بەچێ حەشیمەتێک چەند ساڵ لەوە پێش گەڕایەوە بۆ جەنازەکەی هاتەوە شار بە شارچە ئیستقباڵێکیان لێ کرد. بۆیە کوردستان لەو بابەتانەوە ئەزمموی هەیە، لەو بابەتانەوە خاوەنی دەرس و خاوەنی خەباتی لەو نەوعانە هەیە. یارمەتیکردن، یارمەتی گەیاندن، هاودەردیکردن، چون ئەو کەسەی کە خۆی دەردی دیوە زۆر لە کەسێکە دەردی نەدیوە ئامادەترە بۆ هاودەردیکردن. ئەو کەسەی کە ڕەنجی دیوە زۆر چاک دەردی ڕەنج هەست پێ دەکات و حەول دەدا بۆ ئەوەی کەسی ئەگەر ڕەنجی دی دەستی یارمەتی بکێشێ بۆ لای، دەستی بگرێ، هاوکاری بێ، خزمەتی پێ بکە. ئەوە زۆر ئاشکرایە ئەوانە. بۆ یەکانێ ئەمە لە کوردستانە، ئەوە خەڵکی کوردستان خۆیان ئەو دەرد و ئازار و ڕەنجانەیان بە شێوەهای جۆرا و جۆر بە تایبەت لە ئیستبدادی سیاسی بینیوە. بێزگەلەوە خەڵکی سیستان و بلوچستان و خەڵکی کوردستان لە زۆر بوار و هاودەردن، هاو ئازارن، ستەمی نەتەوایەتیان لێکرێ، ستەمی سیاسیەکەیان خەشنتر و دڕندەترە. ئێوە لە جەریانی شۆڕشی ژن ژیان ئازادیدا دوو دانە ئوستان زۆرترین تەلەفاتیان داوە، دوو شوێن، سویستان و بەلوچستانە بێ ئیزافەی کوردستان بە ئازربایجان و کرماشان و ئوستانی کوردستانەوە. ئەوە لە چیوە سەرچاواگرێت؟ لەو بێڕەحمیەوە سەرچاواگرێت کە دەسەڵاتی سیاسی بە تەواوی بێگانەیە لەم دوو
منتەقەدا لە سیستان و لێرەش بە قەولی خۆیان لە غەربی چیشوەرە بێگانەیە بمانە بۆی هاودەردین لەو بابەتەوە ستەمی ئاینی لەوێ دەچێت لێرە لە خەڵکانێکە مەسەبین باوەڕی ئاینیان هەیە ئەو ستەمایان دێچێت خەڵکانێکە چەپن سوسیالیستن کۆمۆنیستن بە تاریخی دەیان بەرابەر ئەولاتر لە زیندانەکانە ئەشکەنجاکرێن ئەعدامەکرێن بێڕەحمیان پێکرێ هەمووی ئەوانە بۆ یەکانی بەو لە حازیشەوە کوردستان خۆی بە هاودەر دەزانی لەگەڵ سیستان و بەلوچستان ئەو دەردە مشتەرەکە ئەو ئازارە مشتەرەکە هاواری مشتەرکی دەوێت کاری مشتەرکی دەوێت بۆی لە کوردستانە مەکۆی ئازادیە مەکۆی خۆراگریە مەکۆی ئیتحاد و بەدەمەوە چوونە جا ئێستا خەباتی سیاسی بێ ئێستا دژی ئەعدام بێت ئێستا لێ قەوماوی بێت ئێستا سێڵاو بێت هەمووی ئەوانە مزافەن جمهوری ئیسلامی خەڵکی سیستان و بەلوچستانی بە تەنیایشتەوە لەو کاتەدا ئەم چاوچنۆکانە بەناو سندوقەکانی دەنگدانیان دەبنە ئەو ئاواییانەوە کە خەریکن خەڵکەکەی غەرق دەبێ بەڵام چواردانە کامیۆن مەوادی خۆراکی و تەدارکاتی و داوا و دەرمان ئەویان بۆ نانێرن بۆ ئەوان ئەوەی کە خامنەی بارها وتوێتی حفزی نظام ئەرجەحیەتی هەموو شتێکە بۆوان مهم نظامەکەیانە مهم ئینسانەکان نییە بۆی بەڵێ خەڵکی کوردستان ئەمەکە کردیان بێگومان هەم ئەو هەم دەردیە هەم لە دڵی ئەم شۆڕەشەی شاکە ڕۆحی ئیتحاد و هاوبەستەجی و هاوکاری و ئەوانەیشی تێدا یەکێ لە نمودەکانی خودی شۆڕشی ژن ژیان ئازادیە ئەوەش تاسیری خۆی داناوە. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. دەوترێت کە ئەم ڕێو ڕسمە فەرهەنگیانە شێوازێکی تر لە خەبات دژی ڕژیمە تا چەندە دەکرێت بڵێن کە ڕێخستنی شێوازی بەڕێوەچوونی ئەم کارانە زیاتر دەتوانێت تەئسیری جەماوەری هەبێت؟ بێگومان تەئسیری هەیە. یەکەم ئەوەی کە ئەم حرەکەتانەی کە دیتان ئەمە لە خۆ نەبووە ئێوە هەر لە شوێنەکان کە دیاری کراوە ینی وانییە خۆ کەسێک نەیوتوێ جەماتێک هەڵسا بێتن شەو خەویان دی بێ ئەچین بۆ هەشەمێز چەند ڕۆژ دواتر خەو ببینن ئەچین بۆ تەنگی سەر جوان دواتر خەوە بینن ئەچین بۆ ئەوێ هەنگ ئەچین بۆ فڵاخۆ خەویان نەبینیوە ئەوانە شەبەکەیەک دروست بووە ئەم شەبەکەیە شەبەکەی تێکۆشەرانی ناوخۆی وڵاتە جیا لەوەی لەگەڵ ئەم حیزبی ئەو حیزبهانی یانین بەڵام کەسانێکن کە ئەو نەوع کارانە ئەزممویان تێدا پەیدا کردووە تەجروبەیان تێدا پەیدا کردووە واز خەزا ئەوەیەکی لە تایبەتمەندی های بزوتنەوەهای جەماوەری ڕەهبەرانی خۆی دروستەکە هەروەکو مەسەلەن ساڵی 58 خۆی ئەزممویێکی خەباتی چەکداریمان نەبوو ئەو هەموو فەرماندە چاکە خۆ کاکشوان لە هیچ وانەیەکەکانە لە فەلستین بوو نە دەورایەکی تەخەسوسی تایبەتی بینی بوو شەڕی 24 ڕۆژە ڕەهبەری دەکات خودی جنبشی چەکداریەکە بەدەیان کادری ئاوای هێنا سەر و هێنایە ڕوو بوون بە چهرە بوون بە بەڕێوەبەری ئەو خەباتە موسەلاحانێ بەدەیان گەنج ئەو کاتە گشتیان تەمەنیان لە بینی 18 و 20 و هیچی ناگەی بە 25 ساڵ بوون بە فەرماندەی واحدەکان و گوردانەکان و ئەوانە ئەو جنبشە کە دەستی پێکرد ئەوانە پەروەردە بوون تێدا خەباتی کرێکاری دەستی پێکرد لە ئەوەڵی مانجی مەیەکانەوە هەر لەو کاتە لە مەهاباتەوە کۆمەڵێک تێکۆشەری خۆنەویستی فداکار ئەو خابەتیان بەڕێوە برد دوایی لە شاری سنەدا اتحادیە ئازادی لە 65 جوانە دەستی پێکرد تا 68 و 69 4 ساڵ لەسەر یەک لەم شوێن لەو شوێن لە پاساژی عیزەتی لە فلان جێگای تر لە فلان ئەو مەراسمانیان بەڕێوەبیانی پەروەردە بوون تێدا دوایی لە خەباتی ئەوەڵی مانجیمەیەکانی سەقزی مححمودی ساڵحی و هاوڕێکانی و ئەوە لە زیندانیشە ئەوەڵی مانجیمەیان جەژن گرت مەزوم ئەوەی ئەو بزوتنەوەهای جەماوەری ڕەهبەرانی خۆی دروستەکە فعالینی خۆی دێنێتە ڕوو ئەم حرەکەتەیش لە دڵی شۆڕشی ژن ژیان ئازادیدا بە سەدان و بە هەزاران کادری فداکار دڵسۆز دژە حکوومەت دژە ئیستبداد ئازادی خوازی پەروەردە کردووە ئەوانە دەزانن چۆن ئەو خەباتانە بەرنە پێشەوە لە مەراسمی ناشنەکان چاو لێ بکەن هەر لە خۆ ئەو ئاڵا سوورانە دران بەسەر ئەو قەبرەکانی بڕۆن جەنازەی گیانبەخت کردوەکانی بۆکان چاو لێکەن 15 دانە جەنازە ڕەدیف کراوە هەمووی ئاڵای سووری بەسەرەوەیە شوێنەکانی دیکە چاو لێ بکەنەوە هەر لە خۆڕایە دایکانی شۆڕش لە دەوری یەک کۆ دەبنەوە لە ماڵ و لەو ماڵ و هەر ماوەی کەسنە جێگایەکەوە ئەوە هەر لە خۆڕ خەویان دیبینیوە دەبێ ئەو کارە بکەن کەسێک تێدا دەچێت هەرە چوار زیندانیە سیاسی کە ماوەی لەوە پێشی ئەدام کران ماڵەکانیان بە هەزاران کەس بە عەکسی جگەرگۆشەکانیانەوە بە گوڵ ئەستێرەوە
دەچن بەجێ ئەو دایکە هەموو دەبن بە دایک دەڵێن تەنیا تۆ تەنیانیت بەو باوکە دەڵێن تۆ تەنیانی دێمە لە عەرشی عەلای نێستا تاکوونێ دوێنێکە مڕاڵکانمان وانێکمانە کرد باوکی گیانبەخت کردووە لەگەڵ گیانبەختکردوویکی کە قسە دەکات بە خێومانەکردن و ئێمە جێگای افتخار بووین ئێستا ئەوان ئێمە گەورە دەکەن ئێمە ئەوانمان گەوراکرد ئێستا ئەوان ئێمە گەوراکەن ئەو قسانە لە خۆڕا دێ ئەو قسانە منطقی مبارزەیەکی جەماوەریە منطقی مبارزەیەکە کە خەڵک لە یەکتری فێر دەبن هەتا بەبێ ئەوەی کە ممکنە خوب لەنا ئەوانەی خەڵکی ئاگا هەیە کە تەجربەی انقلاباتی دنیا دەخوێننەوە لە کۆمۆنا چی کرا لە ئۆکتۆبرا چی کرا لە ئاڵمان چی کرا لە ئارژانتین چی کرا لە شیلی لە بەرابەری دیکتاتۆریە تا چی کرا لە وڵاتانی ئەفریقایی ئەزمموی 100 ساڵەی مبارزاتی عەداڵەت خوازانەی ئێران ئەوانشی تێدا هەیە بەڵام بەشێکی دەو تەجروبەی عەمەلیی خۆیان هەتا و شعارانی کە دەیدەن خۆ هیچی مثلەن حاڵی هەم لەوەیگەر حزبێک لە جێگایەکە شعارێک دیاری کاتوی لە پێشەوەی و ئاڵای خۆی لە مثلەن لە دەرەوە کە ئەو اعتصاب و اعتراضانی دەکرێت بەڵام لێرە لە دڵی ئەو مبارزاتانەیە دێتە دەرەوە انتخابکردنی دوودانە سرود لە نەورۆزە سرودی باسیروان بم بە نقمە سارم کاتێکەڵ بە باڵای گیانبەخت کرد ئەوە لە خۆڕاییە تۆ بەهێزی نامری مردن لە ئاستت کۆیلێ دەبێ بە سرودی هەموو ئەو مەراسمان ئەمە لە خۆڕاییە ئەو ئاڵا سوورانە لە خۆڕایی هەر لە خۆ بەرز دەکرێنەوە و بڵاو دەبێتەوە لەنا ئەو خەڵکەیە دەبێ بە سەرچۆپی معلومە ئەمانە هەمووی لە سازمان دراویەوە لە کارێکە لە ناوە بۆی دەکرێت و ئەوە نیشانەی چییە نیشانەی بەرەو پێشچوونی بزوتنەوەی شۆڕەشگەڕانەی کوردستانە نیشانەی زیندووبوونی جنبشی ژن ژیان ئازادیە لە کاتێکا کە جەماوەر لە شەقامایە ناڕەزایەتیەکان گشتگیرە خەڵک لە یەکتری ڕۆحیە وەرەگرن بەڵام لە کاتێکا کە ئەوانە دا ئەمرچێتەوە زۆر جاری وا هەیە ڕۆحیاتیان لە تێکۆشەرانێک وەردەگرن کە مەسەلەن لە زیندانەکانن یا مەسەلەن لە خەباتی دەرەوەدان بەڵام ئێستا ئەو کاتەیە کە ئەو تێکۆشەرانش ڕۆحیە لەوان وەرەگرن زیندانیە گورەی لە شەقام وەرەگرێ ئێستا بەو ئەتمادەوەیە کە لە زیندانە خۆڕاگریەکە تەسلیم نابێ دەزانێت ئومێدێک هەیە کە سبحینێ ئازاد دەبێت لەوێ دێتە دەرەوە یا ئەو هەموو تێکۆشەرەی لە دەرەوەن لە خارجی کشوەرن لە خەباتی پێشمەرگایەتی بوون و لە سنوورەکان و لە ملاولان ئەوانش ئومێدیان ئایسەکانێ بەو حرەکەتە و بەو جامعەیە بۆیەکانێ بڵێ لام وایە ئەوە واقع لەسەر ئەساسی ئەو لێکدانەوە دەتوانین بڵین ئەم حرەکەتانە کە دەچنە پێشەوە تەئسیر وەرگرتوو لەو جنبشەن کە ڕۆژانە هەیە وەلانی کەم لە ساڵ و نوێک لەوە پێشەوە لە شەقامەکانە دەستی پێکردو ئیدامێشی دەبێت. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. کاک حەسەن چوارشەمە سووری بە بەشداری خەڵکو و لە پێشچاوی هێزە سەرکوتگەرەکان و گاردی ویژەی ڕژیم بەشکۆداری لە کوردستان بەڕێوە چوو و خەریکین لە شەوی نەورۆز و ساڵی تازە نزیک دەبینەوە. پێتان وایە چۆن دەکرێت یەک پارچەتر و جەماوەریتر ڕێوڕسمی نەورۆز بەڕێوە بچێت؟ خۆتان چەند نمونەیەکتان هاوردەوە ئەگەر زۆرترمان هەوێ یەک پارچەتر بێت چی ڕوو بە خەڵکێتەوە؟ ئەمنەوە بڵێن بەداخەوە لە شەوی چوارشەمە سووری سێشەمە لەسەر چوارشەمە چەند نەفەرێک گیانیان لەدەستداوە سەرخۆشی لە بنەماڵەکانیان نەکەین هاودەردیانین خەڵکێکی زۆر ئامارەکانی خودی ڕژیم جۆلێگرت جەماتێکی زۆر بەداخەوە بریندار بوون. من هیوادارم لە نەورۆزە ئەمانە تێکرار نەبێتەوە هیوادارم شاهدی نەمەرگ ببین نەبرینداری ببین نەناقص العزوبوونی هیچ ئینسانێکی دڵسۆز ببین کە دێنە ئەم مەراسمانەوە و حەق وا هەیە ئەو کەسانی کە بەڕێوەبەری ئەم حرەکەتانن ئەمەیان لەبەرچاو بێ ئەمە یەک دووهەم بە نیسبەتی پرسیارەکەی بەڕێستانەوە ئەوەی کە دەستی پێکرد دەوترێت گوایە ئەمە بەشێکی بە خاتری هاتنی مانگی ڕەمەزان و ئەو جۆرەشتانەیە من لام وای خۆ ئامادەکردنە لەوانەیە ئەوەش تەسیری تێدا بوو بێ بەڵام کۆمەلگای کوردستان دەکوڵێ بە تایبەت لە کوردستانە دیارە چوارشەمە سووری تەنیا لە کوردستان نەبوو لە دەرەوەیش دەنگی دایەوە ڕەنگی دایەوە لە شارەکانی دیکەی شابوو بەڵام تەبان کوردستان بە حکمی ئەوەی کە کۆمەلگایکی سیاسیە هەموو شتێک لەو جامعەیەدا سیاسیە دوو نەفەر لە قاوەخانەیەکە دادەنیشن بەیەکەوە قسە دەکەن قسەی سیاسەتەکەن مردوویەکی عادی لە هەورامانە هونەرمەندێک گیانی بەخت دەکات برای گیان بەخت کردوویە کە گۆرانی سیاسی بۆ دەڵێن زەماوەنەکان سیاسیە ئەو جلولی باسانەی لەبەری دەکەن ئەوەیە کە جەمهوری ئیسلامی پێی ناخۆشە حتا ئینتخابەکە زۆر داوطەڵبانە نییە بەوەیە کە بزانێت دوژمنەکەی پێی ناخۆشە ئەو کارانە دەکەن بۆیەکانی ئەم حرەکەتانە کە دەستی پێکرد چاوەڕوانی ئەوە دەکرێت کە نەورۆزێکی شکۆدارترمان ببێ نەورۆزێکی بەهێزترمان بێت دیارە لەو ڕۆژەدا
لەو شەوەدا کە شەوی نەورۆزە ئەمانە بە باوەڕی من دەبێت وەکو مقدەمە چاوی لێ بکەین، وەکو پێش دەست پێکەری ساڵ ڕۆژە ئەسلیەکە چاوی لێ بکەین. واق وا هەیە ئەو تێکۆشەرانەی کە ئەم حرەکەتانەیان سازمان داوە بەوە ئیتر کۆتایی پێنێنن خچێکە جاخۆ نەورۆز ئەو نییە لە هەورامان لە ناوەڕاستی زمسانەوە دەست پێ دەکەن و دەڵێن مەراسمەکانمان ئاوایە و تاریخن ئاوا هاتووە و بەهار لێەوە دەست پێەکە. ئێستا ئێمە گەجا کەسێک هەتا بۆ کەسێک کە ئاینیە نوێژەکات ڕۆژوە خۆ کەس نەویتە کاکە تۆ ئەو ڕۆژە نوێژمەکە یا چیمەکە ئەوانە وەرە لەو مەراسمەشە کە مەراسمێکی گشتیە خەڵک شادیەکە لەو شادیە بەشداری بکە و نابێ ئیجازە بدەین مثلا هەر دوێنێشەوە کە شەوی سێشەمە لەسەر چوارشەمە لە لای ڕەوان سەر و ئەوانە لە جوانڕۆ لەو شوێنانە جەماعەتی سەلەفیەکان ویستویانە بەری خەڵک بگرن کە نێڵ ئەو مەراسمانە بەڕێوچێت و گوایەوە خەڵک بەڕۆژوون کاریان بەوە نیە تۆ بە ڕۆژوو خۆ تەزانی بۆ خۆت بە ڕۆژووی منیش دێمە خیابانە بۆ خۆم دێمە خیابان تۆ بە ڕۆژوو خۆم بە تۆ نەوت تۆ بە ڕۆژوو مەبا یا بە ڕۆژ خۆ تزانی ئەمری خۆتە تۆ بۆچی بە من دەڵێ ئاگرمەکەرەوە ئەوە سنەتێکە ئەوە ڕێوڕسمێکە ئەوە ئاگرێکە لە دژی ستەمکار دەکرێتەوە ئومێدی هاتنی بەهار و خۆشی دەدات توانەوەی بەستەڵەکی ستەم و بێعەداڵەتی و زستان و هەمووی ئەوانەمان پێدەدات جا بۆ یەکانێ نابێ ئەمەی کە کردومانە تا ئێستا هۆکار بێ بۆ ئەوەی کە مەراسمەکانی نەورۆزی گەرم و گورتر لەو شوێنانە نەیکەین لە شوێنایشی تر بیکەین مەسەلەن لەوێ هەن کردومانە بچین لە بێساران بیکەین بچین لە شارە دێهایکی تری گەورەمان هەیە لەوانە بە زۆر لەوە زیاتر خەڵکۆکەین و لە حەسەناوا بیکەین لە ئەنواعی جێگا هەیە کە ساڵانە ئەو من دەوروبەرینە لە مەهاباد بەدەیان دێهاتی گەورە هەر لە ئیندرقاش و قومقەڵاو ئەوانەوە تا چۆمی مەجیدخان هەتاکوونێ گەورکایەتی هەتا مەنگوڕایەتی لە منتەقەی سەردەشت ڕەبەت سیسێر توزانم بانە دەیان شارەدەی گەورەی تێدایە لە هەمووی ئەوانە شنۆ نەغەدە شوێنەکانی دیکە وای ئەمە دەبێت سەراغاز بێ دەبێت بە تایبەت ئێستش کە هەمومان دەزانین کە جمهوری ئیسلامی دەرەقەت نەورۆز نایە لە فەرهەنگی ئیسلامیدا شتێک بە ناوی نەورۆز نییە ئەوان پیان وایامی زەردەشتیەکانە هەتا لێرە لە مەلاهایەک و کەسانێک دەبینی لەم لاولاکەوە ئاور پەرستی و ئەوە چی ئەوانە شادی و خۆشیکردن ڕەتی بە پەرستش نییە ڕەتی بە مێژوویەکەیە کە خەڵک خۆشییان تێدا کردو شادیان تێدا کردووە ئاور نمودی دژایەتی لەگەڵ بێ عەداڵەتیە هەمووی ئەوانەوە خەڵک ئەو هەموو لیباسە جوانە ژن و پیا و کڕوکسی گەنج ئەوانە لەبەر دەکەن ئەوانە خۆی ئەجیا لە بوژانەوەی تەبیعەت و ژینگە و هەمووی ئەوانە بوژانەوەی ژیان و ئومێدەواریشە بۆیە من هیوادارم ئەوە کە دەستپێک بۆ تاکوونێ ئێستا مەراسمەکانمان بە شکۆدارتر بەڕێوە بچێ بەو ڕەمزی کە ئەم ساڵەکەشینکە ئاڵای سوور گوڵی سوور جلوبەرگی ڕەنگا و ڕەنگ ڕەشبەڵەک و شایی و کڕوکچ بەیەکەوە خۆشیکردن ئەوە جمهوری ئیسلامی دەتۆقێنێ ئەوە جمهوری ئیسلامی لە جێگای خۆیە دەرەقەتیش نایە لەگەڵ ئەوانە ئەوان پیان ناخۆش و مەراسمانە بگیرێت دژی ئیسلامی باسی دەکەن بەڵام ئەم مەراسمانە بۆ شادی و خۆشیەوە من ئومێدەوارم هەرچی زیاتر و بەشکۆتر شوێنەکانی دیکە کە ماون هەتا لەو جێگایەش خەڵکەکە خۆیان تەسبیح بگرن پیان وایە با لەوێ هەنگ بیکەنەوە ئەو مەراسمی چەند هەزار کەسیە کە ژاوەڕۆ هەمووی کۆبووە بە ئەمجا لە شەوی نەورۆزە عەزیمتر یا لەوێ لە شاری بە هەر لەوێ هەنگ بیکەینەوە ئاڵاکانمان زیاتر سوور بێت با گوڵەکانمان زیاتر سوور بێت لیباسەکانمان زیاتر ڕەنگا و ڕەنگ بێ بە کوێرایی چاوی جمهوری ئیسلامی ئەوم پێم وابێت ئەوە دەبێت وەک مقەدەمە چاوی لێ بکەین و ئیدامەی ئەو مەراسم و کۆبوونەوەوانەمان زیاتر بکەین. سپاس کاک حەسەن وەکو لە مەراسمەکانی پێشوازی لە نەورۆز لە چەند ڕۆژی ڕابردوو لە شار و گوندەکان بینیمان گوڵی سوور و ئاڵای سوور ڕازێنراوەیەکی تایبەتی دابوو بەڕێوە ڕسمەکان هەرچەند خۆشتان ئاماژەتان پێکرد بە کوردی بۆچی وەکو کۆمەڵە جاوا لە خەڵک دەکەن گوڵی سوور و ئاڵای سوور ڕەمزی ڕێوڕسمەکانی پێشوازی لە ساڵی تازە و نەورۆز بێت ئەمساڵ بە دەلیلی ئەوەی لە ناو تێکۆشەرانی ئەو خەباتە جێیان خست کردیان بە ڕەمز کردیان بە شتێکی شادە شتێکی جوانە شتێکی ڕەمزێکی حزبی نییە بەو معنایە بەڵام شتێکە کە جوانەکان ئینسانێکی جوان حەزی لە ڕەنگی شادە حەزی لە گوڵێکی سوورە بە هەزاران جوان کوڕ و کچ وەختێ شتێک لە بینی خۆیانە ئاڵ و گۆڕ پێ دەکەن هەر لە ئەوە لەحزەوە لە سێوێکی سوورەوە بگرە لە گوڵێکی سوورەوە بگرە لە دەسترۆکەیەک و دەسماڵێکی سوورەوە بگرە هەمووی ئەوانە ڕەمزی خۆشەویستیە جیاواز لەوە ئێمە ئەو هەموو خوێنەمان داوە ڕەمزی خوێنی گیانبەختکردوەکانیشمانە
ڕەمزی ئەو قارەمانانەیە کە لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا چ لە سیاساڵەکانی جمهوری ئیسلامی، چ لە خەباتی چەکداری، چ لە خەباتی جەماوەری، چ لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا خوێنیان لە پێناوی ئازادی و لە پێناوی گەیشتن بە مافەڕەواکانی ئینسانە بەخت کردووە. ڕەمزی ئەوانەیشە وەکانی ئەوە بووە بە ڕەمزێک، هەروەها عەرزیشم کردی چەندانە سرود هەیە تۆ بەهێزی نامری کە ئەوە بووە بە ڕەمزی ئەو کۆبوونەوە جەماوەریانە. با سیروان بمووە هەم بۆ حەڵەبجەیە هەم بۆ گوردانی شوان ئەوانە بووە بە ڕەمز. ئەوانە حەقوا هەیە لە هەمووی ئەو مەراسمانەدا بوترێتەوە تەمرینی بۆ بکەن، هەموو کەسێک لەبەری بێت و ئەو ڕەمزانە ڕەچاوکەین و ئەو ڕەمزانە لە واقعدا ڕەمزی یەکگرتوویشە. ئەوە تعلقی بەوە نییە لایەنێک بە تەنیا تەبلیغی بۆ کاو دیفاعی لێ کات و ئەوانە، ئەوە ڕەمزی جوانەکانە، ڕەمزی مەقاومەتە، ڕەمزی بربەرەکانەیە، ڕەمزی یەکگرتوویە. بە هەمووی ئەوانەوە بەڵێ ئێمە وتومانەوە پێداگریشی لەسەر دەکەین، بەڵام ئەو ئەستەکە لە ناوە لە دڵی خودی ئەو خەبات و مبارزە جەماوەری و کەوتم مبارزاتی جەماوەری داهێنەرە. ئەسن کومیتەکان چیە؟ کومیتەکانی ئینقلاب، شوراکان، بنکەکان خودی ئەو خەباتە جەماوەریانە لە ساڵی 57دا داهێنەری ئەوانە بوون. ئەوانیان هێنا دەستوری کارەوە کە ئەم حزبیە ئەو حزبیش گوتیان بە دەستیانەوە یەکێ دیفاعی لێکردی یەکێ نەیکرد بۆ خۆی دەزانێت، بەڵام ئەوانە لە دڵی ئەو خەباتە جەماوەریەوە هاتوون. بۆی تایبەتمەندی ئەوانەش ئەوەیە کە ڕەمزی نەورۆز و ڕەمزی چوارشەمە سووری و ڕەمزی ئەو ئێعتراز و ناڕەزایەتی یەکگرتوانەیە کە ئیدامەی شۆڕشی ژن ژیان ئازادیشە بە معنایەک. وەڵای زۆر سپاس هاوڕێ حەسەن. قسەتان ڕوو لە هاوڕێیان و دۆستانی بەڕێوەبەری ئەم ڕێوڕەسمانە بە لە بەرچاوگرتنەوەی کە تا نەورۆز زۆریشمان نەماوە چییە؟ قسەی من ئەوەیە کە جارە پێش هەموو شتێک بەڕاستی ئەوەندە ئینسانهای بە تەجروبەن، بە ئەزمونن، فیداکارن، پێم وابێ پێویست ناکە ئێمە شتێک بڵێن لەو بابەتەوە پیان، بۆ خۆیان لەو بابەتەوە زۆر زۆر باش ئەرکەکانی خۆیان دەزانن. دنیا قسەیە کە ببێت وەکو دیالۆژێک لە بینمانە یا ئەوە بتوانن ببێ. ئەویش ئەوەیە کە بۆ خۆیان لیان حاڵی بووە کە ئەو کۆبوونەوانە هەتا جەماوەری تر بێت دەستبردن بۆی ئاسان نییە، هەتا کوونێ خەڵکیێکی زۆرتری تیابێ بەجێ مەسەلەن چەند هەزار نەفەر، ئەگەر چەند دە هەزار نەفەری تێدا بێت ئەوە دەنگدانەوەکەی شەپۆلەکەی وەکو ئەقیانوسێک وایە کە وەختێ بەهێز تۆفانێک هەڵدەسێ بزانە شەپۆلەکەی چیەکە، ئەنواعی جێگا دەتەنێتەوە. بۆی ئەو خەباتە جەماوەریە ئەو خەباتە دەبێت سعی بکەن هەرچی زیاتر گشتگیر بێت. ئەم ڕۆژە ڕۆژی هیچ حیزبێک نییە، هیچ ئاڵایکی حزبی تێدا بەرز ناکرێتەوە. کەس پیوانە بێ مەسەر نێمەکە لەسەر ئەو ئاڵای سوورۆ دەوانێت ڕەمزە خاتریەوەنی ئاڵای ئێمە مارکی خۆمانی پێوەی لە یەکدانەوانە بینیوتانە مەسەلەن لێ نووسرا بێ کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی یا حزبی کۆمونیستی ئێران، ئەوە ئارمی حزبی نییە، ئەوە پەرچەمی ئەو ئێعتراز و ناڕەزایەتیە جەماوەریە. نابێ بیکەین بە حزبی، دەبێت جەماوەری بێت، دەبێت گشتگیر بێ، دەبێت هەموو خەڵک تێدا بەشدار بێ. کەسێک نابێ بڵێ ئەوە لە فلان جێگا فلان حزب زۆرتر نفوزی هەیە، لەو جێگای تر ئەوی تر چین بۆ ئەوێ. هەبچین لە هەمویانە بەشداری بکەین بە گڕوتینێکی باشەوە بۆ ڕەمزانەوە تیاندا بەشدار بین و نەیکەین بە حزبی، بیکەین بە جەماوەری، بیکەین بە گشتگیر، بیکەین بەوەی کە هەموو جوانێ، هەموو کوڕێ، هەموو کچێ، هەموو ئازادی خوازێک لەم حرەکەتانەیە بەشدار بێت. سەری ئەو حرەکەتانە، ڕەهبەرانی ئەو حرەکەتانە، سازماندەرانی ئەو حرەکەتانە بە یەکەوە پەیوەندیان ببێت، دەرس وەربگرن. مەسەلەن بە فەرزی محال لە ئەوێ هەنگا چیمان نەکرد دەبوو بیکەین، چیمان کرد زیادەڕەوی بوو دەبوو نەیکەین بە فەرز. ئەوانە بێن و دای بنێن قسەیان لەسەر بکەن لە تەنگی سەرا چیمان کرد باش بوو، چیمان نەکرد لە دەستمان چوو، چیمان کرد خراپ بوو، یا مەسەلەن لە ئەوایەکانی ترە، لە شوێنەکانی ترە، لە چەشمیێرە، لە هەورامانە، ئەمانە نکەین، یەکتر ئاگدارکەینەوە. لەو ڕۆژەدا قەیناکەن لە چەندانە مەراسمی گەورەی شکۆدار بگرین، بەڵام دوایی لە سعاتی 9 شەوە بیکەین بە مەراسمی گەڕەکەکان و هەمووی خەڵکە نان بۆ مەراسمە گشت گیرانەی کە لە شوێنە تایبەتیەکان کە دیاریەکەین کۆبینەوە، بەڵکو بەشیشیان لە گەڕەکەکان دوای گەڕەکەکانی شابا هەمووی بیانی لە واقعدا دەنگدانەوەیەک و ڕنگدانەوەیکی ببێ کە جەمهوری ئیسلامیش نەتوانێت حاشای لێ بکات. سایتەکان تەلەڤیزیۆنەکان هێت مەشاکەن ئەو ڕۆژانە تەلەڤیزیۆنەکانی دەرەوە کە کەمتر ئەو نۆعشتانە منعکسەکەنەوە، ناچارن بێن ئەوانە منعکس بکەنەوە ئەو لیباسە جوان و ئەو کوڕکچە شۆخ و شەنگانە
بە لیباسی کوردی و بێن ئەوانە بڵاوکەنەوە. ئەوانە هەمووی بۆ جمهوری ئیسلامی لە مەرگی خۆی ناخۆشترە. بۆیەکانی ئەو هاودەنگیەمان بێ، ئەو سرودانە، ئەو گۆرانیانە، ئەو ئەگەر کەسێک بە فەرز لەو حاڵەتانەیە مەترسێکی لەسەر بێ هەمومان ئاگامان لی بێ. جا ڕۆژی شادی و خۆشیکردنە خۆ لەوێدا ئێمە چ دەکەین؟ خۆ جمهوری ئیسلامی لە مەراسمی یەکدانە شارێک و یەکدانە گوندێک و لەوەدا ناڕوخێ. بۆیەکانی ئەوانە بە باوەڕی من ئەو خاڵە سەرەکیانن بەوتم بازم باتەوە زۆر بەو ئەزمونە بەو تەجروبەیە کە هەیە دەبێت کاری جدی بۆ بکەین و ئەلانی شینکانە زۆر زیاترە بە ئسمسێک لە دەیان جێگادا خەڵکەکە ئاگدار بکەینەوە کە این بێت هیچ پێویست ناکات بە کەسێک ئەگەر مەسەلەن موسڵمانە نوێ ڕۆژووی هەیە جۆرێک بەرخوردی لەگەڵ بکرێت کە ئەزیەت بکرێت خۆی دەزانێت. ئەوەندە خەڵکی لایک و غەیرە ئاینی ئەوانەی لە کۆمەلگای کوردستانە زۆرە کەگەر ئەوان بەشداریش دەکەن پێمان و دیار نابێت. وەکانی نابێ بێڵین خودی ڕەمەزان و بە ڕۆژووبوون ئەوانە مانعی بەڕێوەچوونی خودی ڕژیم تەبلیغەکە بۆ ئەوە، جەرەیاناتی کۆنە پەرست تەبلیغەکەن بۆ ئەوە، سەلەفیەکان تەبلیغەکەن بۆ ئەوە، نابێ بێڵین. دەبێ ئەو مەراسمانەمان شکۆدار بگرین. دەبێ ئەوە جوابێکیشە بەوان کە کۆمەلگای کوردستان سکۆلارە، دین لە دەوڵەت جیا دەبێتەوە لە کوردستانە، دینداری بۆ خۆی، بێدینی بۆ خۆی، مسڵمانی، مەسیحی، یەهودی، کۆمۆنیستی هەچیەکەی بیر و باوەڕەکەت بۆ خۆت. بەڵام ئێمە جامعەیەکی ئازادمان دەوێت، جامعەیەکمان دەوێت کوشتاری تیانە بێ، بێعەداڵەتی تیانە بێ، ستەم لە ژنی تیانە بێ، قەتڵی تیانە بێ، مادەی مخەدری تیانە بێ، خۆشەویستی تێدا بێ. نەورۆزیانی ئەوە بنابەرین ئەوە دەسەدا بۆمان. کەسێکی مسلمانە بابچار و چار لە عەسرەوە لە مزگەوت دابنیشێت، نوێژ و تەعات و ذکری خۆی بکە، کەس پێی ناڵێت لە مزگەوت وەرە دەرەوە. بەڵام ئەوەندە خەڵکی دیکە زۆرن کە هەتا بۆ ئەویش کە ئازاد بێت لە دینەکەی لایەن جمهوری ئیسلامیەوە فشاری بۆ نێت و سەرکوت نەکرێت، باش وایە بچێت لەو مەراسمانە هەر بەشداری بکە کە نیشان دێنێمە هەموو خەڵکی کوردستان جمهوری ئیسلامی ناوی. بۆیە من لام وایە ئەوانە ئەو خاڵانەیە کە ئەتوانین تاکیدیان لەسەرکەینەوە عەرزیشم کردی. من دڵنیام لەوەی کە تێکۆشەرانی ئەو خەباتە مەدەنیە لە کوردستانە، خەباتی ئیجتماعی لە کوردستانە زۆر ئەزمونیان لەوانە زیاترەوە، زۆر شتی باش خۆیان ڕەچاویەکەن دەیبەنە پێشەوە، مثلەن بە حەزاران شاخە گوڵی سوورمان بەدەستەوە بێ لەو ڕۆژەدا، عاشقەکان بیدەن بە یەکتری، بە حەزاران پەرچەمی ئاڵای سوور و پەرچەمی سوورمان بەدەستەوە بێ کە بەدەستمانەوە نیشانی بدات کە ئێمە تەرەفداری شادی و خۆشی و سەربەرزی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن، پەیامتان ڕوو بە خەڵکی کوردستان بە تایبەت لاوان کە دەوری جددی ئەبینن لەم مەراسم گەلە چییە؟ هەروەکو لە پێشەوە عەرزم کردن پێش هەموو شتێک پیرۆزباییە، ئومێدی شادی و خۆشیە، هیوای ساڵێکی پڕ لە دەستکەوتە، ساڵێکی پڕ لە سڵامەتیە، پڕ لە خەباتی یەکگرتوانەیە. کۆمەلگای کوردستان سیاسیە، ئەو جوانانە، ئەو لاوانە، ئەو تێکۆشەرانە ئەو سیمایان پێداوە. من لام وایە دەبێت لە مبارزەیە کۆڵ نەدەین، دەبێت هەر ئومێدەوار بین، دەبێت زیاتر خۆمان ڕێکخەین، دەبێت بە ئاگاهیەوە، بە وشیاریەوە، بە دروستکردنی ئەو نەهادانەی کە خۆیان پیان باشە، نەهادی لاوان، نەهادی بێکاران، نەهادی ژنان، نەهادی خوێندکاران، قەڵەم بەدەستان، هونەرمەندان، هەمووی ئەوانە، حتا بازاڕیان، کۆڵبەران، ئەوەی کە لەو جامعەیەدا هەر چەند نەفەر بەیەکەوە حەقی خۆیانە کە ئەو ئامرازی خۆڕێخستن و بەبێ خۆڕێخستن کارمان بە جێگایەک ناگات، دەبێ خۆمان ڕێکخەین و دەبێ مبارزەیەکی سازماندراومان لەو بابەتەوە ببێت. لام وایە ساڵی داهاتوو وەزعیەتی جمهوری ئیسلامی لە هەر بابەتێکەوە خراپتر دەبێت. ئەگەری هەڵچەقینی لە شەڕهای مەنتەقەیدا هەیە، ئەگەری بەڵاو موسیبەت بەو معنایە لەسەر ئەو کۆمەلگایە هەیە، دەبێت بەر بەوانە بگرین. ئەوەش بە ئاگاهی دەکرێت، بە خەبات دەکرێت، بەوە دەکرێت کە بە خەڵکی ئێران لەگەڵ خۆمان بخەین. لە ئەوانەی کار لە ئێستەوە لەم سەرەتای بەهارەوە وردە وردە دەستپێکردنی کرێکارانی مەهاجر بۆ دەرەوەی کوردستان، بۆ کوورەخانەکان، بۆ ناوەندەکانی کار دەست پێکە. هەر کاریگەرێک پەیکێکی ئازادی بێت، پەیکێکی ئاگاهی بێت، هەر کاریگەرێک لە ڕێگای خۆیەوە مبەلغێکی واقعیەتەکانی کۆمەلگای کوردستان و درێژەی شۆڕشی ژن ژیان ئازادی بێ بۆ شوێنەکانی دیکە. ئێمە پێویستمان بەوەی لەگەڵ خەڵکی ئێران هاوخەبات بین. دەنگایکی ناشاز دەبیسرێت لەو بابەتانەوە لە ناسیۆنالیستی تورکەوە کە چه خەتەرێکن، لە ناسیۆنالیستای کوردەوە کە بیانەوێت چ بەڵایەک بەسەر و کۆمەلگایە بێنن. ئەوانە هەمووی ئەو جامعە بەرەو هەڵدێر دەبات. ئێمە پێویستمان بە ئینسانیەت هەیە. پێش ئەوەی
نەتەوەمان چی بێ، پێش ئەوەی زمانمان چی بێ، پێش ئەوەی ڕەنگی پێست و لیباس و قژمان چی بێت، پێش ئەوەی جنسیەتمان چی بێ، ئێمە ئینسانی. بۆ یەکانێت تاکیدکردن لەسەر ئینسانیەت، تاکیدکردن لەسەر هاوخەباتی بلام وایە ئەوانە ئەو خاڵە سەرەکییانن. لەم سەرەتای دەستپێکی ساڵی تازەوە دەبێت ڕەچاویان بکەین و دەبێت ئێمە گوێ لەو تەبلیغاتە، لەو عەوامفریویانە، لەو زۆر وێژیانەی جەمهوری ئیسلامیش بەو معنایە نەگرین، بەڵکو ئەوە هێزێکی جەماوەریە کە دەتوانێت لە بەرابەر ئەوانەدا ڕابوەستێ. بۆیە من پێم وابێ ئەم ساڵی کە تێداین، ئەم ساڵی کە دێت، ئەم ساڵی کە تێداین تەواو دەبێت و ساڵی تازە بە باوەڕی من ساڵێکی دەستپێکی تازە بێت، هەم بۆ جەمهوری ئیسلامی، هەم بۆ خەباتی خەڵکی ئێران، هەم بۆ ڕووداوەکانی ناوچەکە کە لە هیچ کاتێک ئەوەندە ڕووداوی ئاوا سەخت ناتوێتە پێشەوە، بەڵام ئەو سەختیانە ئەتوانن بگوزەرێن. بە تایبەت ئێران ئەتوانێت سەرچاوەی ئومێد بێت بە پێچەوانەی شوێنەکانی دیکە. ئەگەر ساڵی 57 جمهوری ئیسلامی هات و منتەقەکەی تووشی ئەو جێژاوە کرد بە نەمانی جمهوری ئیسلامی، من لام وایە ئەو منتەقەیە نەفەسێکی ڕاحەتە کێشێ، هەناسەیەکی دێتەوە بەر هەموو کەسێک وەکو مرۆڤ، هەموو نەتەوەی وەک نەتەوە، هەموو وڵاتێک وەکو وڵات، و ئەوە ئومێد و ئارەزوویەکە کە هەم دوور نییە، هەم لەجێی خۆیەتی کە بیخوازین بۆ ساڵی داهاتوو بەم نۆرۆزە و بۆ دەستپێکی ئەو ساڵە تازەیە. هاوڕێ حەسەن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. پرسیارەکانی من کۆتایی پێاتوە، ئەگەر قسێکەیە کە پێتان وایە لە بیرتان چووە لە کاتی بەرنامەکە ئاماژە پێکەن فەرموو. سپاسانەکەم. فقط ئەوەندە داواکەم لە خەڵکی تێکۆشەری کوردستان بەدەم بنەماڵەی گیانبەخت کردوانەیشەوە ببن، بەدەم بنەماڵەی زیندانیانی سیاسیەوە ببن، سەریان لێ بدەن، نیازەکانیان، پێداویستیەکانیان بە هەر میزانێ، بە هەر ڕادێک ئەتوانن بۆیان دابین بکەن، ئاسەواری نەمانی جگەرگۆشەکانیان لەو نۆرۆز و ساڵی تازە و شای و خۆشیە بە پێوەیان دیاری نەبێت، چون ئەوان لە پێناوی هەمومانە گیانیان بەخت کرد. هەغوا هەیە هەمومان ڕێز دەوان بگرین، ئەوانە تازی سەرسەری ئەو کۆمەڵگایەن، حرمەتیان لێ بگرین و سەردانیان بکەین، ئەوانمان بە هیچ جۆرێک لە بیر نەچێ. ئەو گوڵ و ئالاسوورانە بەری نەماڵەکانی ئەوانیشەوە. سپاس بۆ ئێوەش. سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا، ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕانی هەفتەمان بەشدار بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەریان بەرنامەیە بوون. تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی تر ماڵاوە.